بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. سەرۆکۆمار لە سەردانی بارزانیدا. وەزیری بەرگری شاکر مەحموود شکوری ڕۆژی 2 تشرینی یەکەمی 1966 سەردانێکی بارزانی لەگەڵاڵە کرد. لەو سەر لێدانەیدا جەختی لەسەر ئەوە بۆ کردەوە کەوا حکوومەت پابەندی جێبەجێکردنی بەیاننامەی 29 حوزەیرانە و ئەوەی بۆ ڕوون کردەوە کە پێویستە ئەو و سەرۆکۆمار بەیەک بگەن تا لە هەموو بابەتە هێشتا چارە نەکراوەکان بکۆڵنەوە و بڕیاری دوجاریان تێدا بدەن. بە تایبەتی پرسی چەکداماڵینی جاشی 66 و هەوڵێکی زۆریشی بۆ ئەوەدا کە بە بارزانی بسەلمێنێ لە هەولێر یا لە سیپیلک یا لە ڕەواندز. لەگەڵ سەرۆکۆماردا چاویان بەیەک بکەوێ و وتی شایان نییە سەرۆکۆمار هەموو ئەو ڕێگەیە ببڕێ بۆ ئەوەی بێت چاوی بەم بکەوێ. بەڵام بارزانی بیانووی هێنایەوە و قایل نەبوو. دوجار لەسەرەوە ڕێکەوتن کەوا لە نێوانی بەرزێوە و دیانەدا بەیەک بگەن و لەوێ ڕەشماڵی هەڵبدەن. هەرواش بوو. بارزانی ڕۆژی 28 تشرینی یەکەمی 1966 لەوێ لەگەڵ عەبدوڕەحمان عارفدا کۆبووە. لەگەڵەوەشدا کە بارزانی شەوی پێش بە یەکگەیشتنی لەگەڵ سەرۆکۆماردا تووشی دەمار گرژ هەڵاتن ببوو باری تەندروستی باش نەبوو. زۆری لە خۆی کرد و بە نەخۆشیەوە دەرچوو بۆ پێشوازیکردنی سەرۆکۆمار نەوەک بەدگۆیان لە خۆیانەوە بکەونە قسە هەڵبەستن گوایە بارزانی لەبەر فڵانەهۆ یا فیسارەهۆ پێشوازی لێ نەکردووە. لەو وێنانەدا کە بە بۆنێ ئەو کۆبوونەوەیەوە گیراون بارزانی بە ئاشکرا نەخۆشی و ماندوویەتێکی سەختی پێوە دیارە. عەبدوڕەحمان عارف چەند حەزی لێ بوو گەفت و پەیمانی بۆ بارزانی هەڵڕشت بەڵام هیچیانی بەجێ نەهێنا. جان نازانین ئەو خۆی هەر لە پێشەوە بڕیاری دابوو هیچیان جێبەجێ نەکا یان دەوروبەر و دەست و پێکانی بوونە هۆی ئەوە لێیان پاشگەز ببێتەوە و گەفتەکانی نەهێنێتە دی. کۆنگرەی حەوتەم. کۆنگرەی حەوتەم لە مێژووی پارتی و شۆڕشدا باقۆناغێکی هەستەوەر و ڕاگوێزی دادەنرێ. دەشتواندرێ بە یەکێک لە کۆنگرە هەرە سەرکەوتوەکان بژمێردرێ. لە 15 تشرینی دووەمی 1966دا لە گەڵاڵە بەسترا و 5 ڕۆژی خایاند و 245 نوێنەری تێدا بەشدار بوون کە چەندین بڕیاری گرنگیان لەباری ڕێخستن و بەڕێوەبردننی ناوچە ئازاد کراوەکانەوەدا و گەلێ هەنگاوی چاکسازی کۆمەڵایەتی جوانیشی گرتە خۆ کە یەکێک لەوانە قەدەخەکردنی بەشودانی کچ بە زۆر و گەورە بە گچکە. هەروە لە مەیدانی تەندروستی و پەروەردەییشدا چەندین بڕیار بۆ دابەشکردنی کادری پسپۆڕی وەک مامۆسا و کاربەدەستی تەندروستی لەم دوو بوارەدا بە پێیتوان بە سەرگوند و کۆمەڵگەدی هاتیەکاندا و کردنەوەی خولیش بۆ ئامادەکردنی ئەو کادیرانە دران. سەرۆکایەتی بارزانیش جەختی لەسەر کرایەوە و باوەڕ و مەتمانش کرایەوە بە نووری سیدیق شاوەیس و عەلی عەبدوڵڵا و خرانە ناو کۆمیتەی ناوەندی نوێوە کە لە کۆنگرەوە هەڵقوڵا و پاشانیش هەڵبژێردران بۆ ئەندامەتی مەکتەبی سیاسی. هەروەها محەممەد مەحموود عەبدوڵڕەحمانیش هەڵبژێردرا بۆ ئەندامەتی کۆمیتەی ناوەندی و پاشانیش بۆ ئەندامەتی مەکتەبی سیاسی. کۆنگرە بڕیاریشیدا سەرۆک بارزانی یاداشتێک بۆ سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بنێرێ داوای جێبەجێکردنی بەیانی 29 حوزەیرانی 1966 تێدا بکات. هەروەها چەندین بڕیاری سەرکەوتوشی لەباری ڕێکخراوگەل و دەستگا بەڕێوەبارەتی و سەربازیەکانی پارتیەوەدا و دەستورێکی بۆ ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشدانە و ئەرک و پێویستی و کارەکانیشی دابەش کرد. لەلایەکی تریشەوە شۆڕش بایەخێکی تایبەتی بە کاروباری پەروەردە و خوێندن و تەندروستیدا ئەوەندەی کادیرەکانی پێی ڕادەگەیشتن خولی پەروەردەکاری و تەندروستی کردەوە. لەگەڵ ناڕەحەتی و ناخۆشی بارودۆخیشدا مامۆسای بۆ پتر لە 300 قوتابخانەی سەرەتایی پەیدا کرد و باوا کارێکی کرد قوتابخانە بەردەوام کار بکەن و خوێندن نەوەستێ. هەروەها چەندین خولی بۆ کاربەدەستانی تەندروستی و برین پێچان کردەوە کە دەیان کەسیان لێ دەرچوون و بەسەر گوندەکاندا دابەش کران. دەستگای پاراستن ئیستیخباراتی شۆڕش. لە ئایاری 1966دا بارگەی بارزانی پێکەوە نرا و ئیدریسی بران بەرپرسی ئەو بارگایە بوو. کارەکە وا ڕێکخرا کە من یارمەتی دەری بم. ئەم بارودۆخە تا 1967 بەردەوام بوو کە من تێی گەیشتم پێویستمان بە دەستگایەکی ئاسایش و هەواڵگری
ئەمن و ئیستەخبارات هەیە بۆ شۆڕش کاری پێکەوەنانی ئەم دەستگایە با من سپێردرا. یەکەم جارداوە یارمەتیم لە شەکیب ئاکرێی و محەممەد عەزیز قادر و فەڕەنسۆ هەریری و فاخیر مێرگە سۆری و بەرادەرانی تر کرد. لێرەدا دەرفەتەکە تەسکە و باسی ئەو ناڕەحەتیانم بۆ ناکرێ کە لە ڕێگەی پێکەوەنانی ئەم دەستگا ناسکەدا دەهاتنە ڕێبان. نەش دەکرا وازی لێ بهێنین. قۆناغی ئامادەکردن هەر زۆر ناڕەحەت بوو. لەوانەی ئاسانترین کارتیایدا هەڵبژاردننی ئەو وەکیلانە بوو کە کاریان تێدا دەکرد چونکە لاوانی نیشتیمان پەروەر لەو پەڕی ئامادەییدا بوون بۆ قوربانیدان و خۆفرێدانە قورسترین هەڵوێستەوە لە پێناوی کۆکردنەوەی زانیاری بەسوود بۆ شۆڕش بە تایبەتی بۆ دەستپێشخەری لە هەر هەنگاوێکی شارستانی یا سەربازی کە حکوومەت نیازی نانی هەبێ و بەرەو ڕوو بە ڕووبوونەوەی ئەو هەنگاوە ئەگەر هەڵی نا بە تایبەتی بزوتنی پارچە سەربازیەکان. 2 ساڵ کاتمان پێویست بوو تا ئەم دەستگایمان بە هەموو لە قوداراییەکانیەوە ڕێخس. لە ساڵی 1969دا من بووم بە بارپرسی ئەم دەستگایە. هەروەها سەرپەرشتیکردنی هەردوو بەشی ئەندازیاری و مخابەڕەشم لە شۆڕش پێسپێردرا چونکە پەیوەندیان بە دەستگای ئیستیخباراتەوە هەبوو. کارەکەش تا نسکۆی 1975 هەر بەم جۆرە مایەوە. ئیدریس سەر لە بەغدا دەدا و ئینجا سەردانی من بۆ بەغدا. سەرۆکۆمار زۆر جار لە باوکمی دووپات دەکرد کە ئیدریس و من سەر لە بەغدا بدەین و چەند ڕۆژێ لەوێ بمێنینەوە. هەر بۆنێک ڕێکوتایە ئەمەی دووبارە دەکردەوە. دوجار لە ڕێگەی ئەحمەد کەمال قادرەوە بانگی کردین. سەرنجام باوکم ڕازی بوو هەردووکمان یەک لە دوای یەک بڕۆین. پێشان ئیدریس ڕۆی. لە 16 کانونی دووەمی 1967دا ئەو چوو بۆ بەغدا و هەفتەیەک لەوێ مایەوە. میوانی سەرۆکۆمار بوو. لەم چوونەیدا هەردوو لە چەند جار سەریان لە یەکدا و عەبدوڕەحمان و بەرپرسانی تر چوون دیدەنیان کرد. ئەم سەردانە هیچ ئەنجامێکی لێ نەوەشایەوە. لەوە بەولاوە کە سەرۆکۆمار و حکوومەت مەبەستیان ئەوە بوو وا لە دەرەوە بگەێنن کە هەموو شتێ بە ئارەزووی دڵە و هیچ لە نێواندا نییە و پەیوەندی نێوان بارزانی حکوومەت باشترین پەیوەندیە کە بتواندرێ ببێ. منیش کە سرم لە بەغدادا هیچ گۆڕانێکم لە بارودۆخەکەدا هەست پێ نەکرد. بەڵام بەش بە حاڵی من هەلێک بوو بۆ ئەوە فەرمانێک وەرگرم بە بەرەڵاکردنی ئەو ژیراوانەی لە 1965دا بە تۆمەتی کوشتنی بەدرەدین عەلی پارێزگاری هەولێر گیرا بوون و ئیمتیازی دەرکردنی ڕۆژنامەی ڕۆژانەی ئەلتەئەخی وەرگرین. لە یادم نییە چییە لەگەڵ ئیدریس چوو بوو بۆ بەغدا. بەڵام بەش بە حاڵی خۆم لە سەردانەکەمدا کە لە 19 ئاداری 1967دا دەستی پێ کرد. بە ڕێزان نافیس جەلال و موحسین دزەیم لەگەڵ بوون. پێش ئێمەش حەبیب محەممەد کەریم و ساڵح یوسفی ڕۆیشت بوون. ئێمە هەر 5مان پێکەوە سەرمان لە بەرپرسانی حکوومەت دەدا. جگە لەوە سەریشمان لەگەلێ پیا و ماقۆلی دیاری عەرب و کورددا. ئەم سەردانە بەش بە حاڵی من یەکەم تاقیکردنەوەیەکی ئەم جۆرە ڕێککەوتانم بوو. یەکێک لەو کەسایەتیە نیشتیمان پەروەرە دیارانەی ئەم جارە ناسی من بەڕێز کامیل چادرچی بوو. هەروەها تووشین بۆ نەجەف بۆ سەرلێدانی ئایەتوڵای عوزما سەید موحسین حەکیم و قورئانێکی بە ناوی باوکمەوە بە دیاری پێشکەش کرد لەگەڵ نامەیەکی تایبەتیدا. هەموو قەدر و ڕێز و بەخێراتنێکمان لێەوە دی و ئەویش لە بەرامبەر دیارەکەی ئێمەدا دیارەکی واتە دانێک قورئانی لەگەڵ وەڵام نامێک داینێ. وا ڕێکەوت ئەو سەفەرە هاوکات بێ لەگەڵ جەژنی قورباندا. بۆیە بوو بە بۆنەیەک بۆ سەرلێدانی گەلێک کەسایەتی ناسراو. سەردانەکەم لە چادرچی یەکەمین سەردانم بوو بۆی. زۆر شتم لەو بارەوە لە یاد نییە. بەڵام ئەو شتەی کە لە قسەکانیدا زۆر تایبەتی بوو ئەوە بوو زۆری دووپاتە لێ کردم تکای ئەو بە باوکم بگەێنم بۆ خۆشبوون لە تاخمی ئیبراهیم ئەحمەد و وەرگرتنەوەیان. وتی بەرژەوەندی گەلی کورد لەوەدا نییە ئەمانە لە خزمەتی حکوومەتدا بمێننەوە. منیش تکایەکەم گەیاندە بارزانی. هەروەها سەرمان لە کەسایەتی سەربازی لیوا ڕوکن حەسەن عەلی سەبریدا کە بە حەسەن سیکراب ناسرا بوو. وەشیلی سەرۆکی ئەرکانی سوپا بوو چونکە سەرۆکی ئەرکان ئەو کاتە خۆی چوو بوو بۆ حەج. بەنابەدڵی خۆم سرم لێدا و حەزم نەدەکرد بچم سەری لێ بدەم چونکە هەواڵی بەدر ڕەوشتی ئەوم سەبارەت با خۆمان بیست بوو. دەڵم نەی دەبێت بچم سەری لێ بدەم. بەڵام ساڵح یوسفی قسەکەی باوکمی هێنایەوە یادم کە دەی فەرموو دەبێت کارێک بکەین دوژمن بکەین بە دۆست. بۆیە بە گوێم کرد و چووم سرم لێدا. ئەم ئەفسەرە زۆر بە ساردی پێشوازی لێکردین. هەرکە گەشتین لای بروسکێکی دایە دەستمان لە سەرۆکایەتی هێزی مەیدانەوە بۆ سەرۆکایەتی ئەرکان لێردرا بوو. ئەوەندەی لە یادم مابێ بابەتەکەی ئەوە بوو. تا ئێستاش چەتەکان خەرج و باج
لە ماسیگرەکان دەستێنن. فەرمانتان بە چییە؟ منیش بروسکەکەم هەڵدایەوە سەر مێزەکەی بەردەمی و پێم وت ئێمە هاتوین جەژنە پیرۆزەت لێ بکەین، نەهاتووی بەم جۆرە بەرەوە ڕوومان ببیتەوە. ئافسەرێکی پەیوەندیمان لە کەرکووک هەیە. سەرکردایەتی هێزی مەیدان داتوانێت پەیوەندی پێوە بکە بۆ ئەوەی هەردوو لە هەوڵ بدەن بۆ چارەسەری ئەم جۆرە گرفتانە. ئەمە پرسێکی زۆر بێنرخی لاوەکیە. بۆ هێندەی قەوارە دەدەنێ و ئەم بایەخە مەزنەی بۆ دادەنێن. ئەویش وەڵامی دایەوە. های ئەمە دەوڵەتی ناو دەوڵەتە. نەخێر هەر ئێستا فەوچێک سەرباز دەنێرن بۆ ئەو شوێنە هەموو ئەوانە دەستگیر بکەن کە حەزیان لێ یاری بە یاسا بکەن. کە کار گەیشتە ئەم ڕادەیە لەوە زیاترم بۆ نەمایەوە کە وەڵامی بدەمەوە. خەفەت دەخۆم بۆ ئەوەی کە هاتم بۆ لات. ئەوەی سەردانی تۆی لا جوان کردم مامۆسا ساڵح بوو. بەڵام دەرکەوت تۆ هیچ لە کاروباری دنیا نازانی. دنیا خەریکی شتێکە و تۆ خەریکی شتێکی تری. تۆ فەوجێکت نەناردووە، سوپایەکت ناردووە، چڵکا و خۆرەکانیشی لەگەڵن. بگرە جاشەکانی 66 لەگەڵن و لەگەڵەوەش لەسەر شۆڕی بەولاوەتان پێ نەبڕاوە. پاشان لەسەری ڕۆشتم و وتم با باش بزانی ئێمە نوێنەری شۆڕشێکی مەسنین و من ئەفسەرێک نیم لە ئەفسەرەکانت هاتبم تکای پلەیەک بەرزکردنەوەت لێ بکەم. سەرۆکجاشێک نیم هاتبم بۆلات پارەی حرامت لەگەڵدا بەش بکەم. پاشان هەستامە و هاتمە دەرەوە و ئەوانی تریش بە دوام دەهاتن و نەماڵاوایمان کرد و نە هیچیشماوت. هەواڵی ئەم دیدارەمان گەیشت بووە سەرۆکۆمەر. داوای کرد بەمان بینێ و ڕووداوەکەی لە من پرسی و منیش بۆم جێڕایەوە. ئەویش لەسەری دوا وتی تکام وایە بەهۆی ئەمەوە هەفتەیەکی تریش لێرە بمێنیتەوە تا پاشماوەکەی لە دڵتان نەمێنێ و قسەکانی ئەوت لێات بچێتەوە و بە ڕەزامەتی بگەڕیتەوە وەک هاتی. سوودێکی تریشم لەو سەردانە دەستگیر بوو. بۆم دەرکەوت کەوا لە ناو ڕژێم خۆیدا چەندین دەستەبەند هەیە. بۆ نمونە دەستەبەندێکی سەربازی هەبوو عەبدوڕەزاق نایف و ئیبراهیم داود و سەعدون غەیدان و کەمال عەبود سەرۆکی بوون. هەموو نیشانێکی ژوای دەگەیان نیازی کۆدێتاکردنیان هەیە. بەڵام ئەوان خۆیان هیچیان لا نەدەرکاندین کە ئەوە بگەینێ چیان لە دڵدایە. ڕۆژی 4 نیسانی 1967 بەغدامان بەجێهێشت و ڕوومان کردەوە کوردستان. لە ڕێدا سەرمان لە گوندەکەی شێخ نازم عاسیدا لە نێزیکی حەویجە پێشوازی و میوانداریکی کردین باسی ناکرێ وەک هەموو ئەوانی لە بەغدا دیمانن. کۆنگرێکی سەربازی لە کانی سماق. شۆڕش بۆ پتەوکردنی بنکەکانی خۆی چێ لەلایەنی سەربازی و چێ لەلایەنی حیزبایەتیەوە سوودی لەم ئەندازە ئارامیە وەرگرت. کەڵکی لەم ماوەیە وەرگرت و گەلێخولێ مەشقکردنی سەربازی لە بواری تۆپخانە و ئەندازیاریدا کردەوە و هەروەها بۆ فێربوونی بەکارهێنانی چەکیش بە پێی دەرسیوە کە بە گوێرەی بەرنامە بە بەشداربووەکان ئەوترانەوە. پاشانوا بە باش زاندرا کۆبوونەوەیەکی سەربازی بەربڵاو بکرێ گشت فەرماندەرانی هێز و فەرماندەرانی بەتالیۆنەکانی تێدا ئامادە بن. بارزانی بۆ خۆشی لەو کۆبوونەوەیەدا ئامادە بوو. چی ڕاستپێری و ئامۆژگاریکی هەبوو هەمووی پێ ڕاگەیاندن و لە بارودۆخی پارچە لاشکرەکانیش ئاگادار بوو زانی پێویستیان بە چییە. ئەم کۆبوونەوەیە لە حەڤەی نیساندا کرا لە کانی سماق کە شوێنێکە لە داوێنی گەڵاڵەوە. بارزانی لەم کۆبوونەوەیەدا وتارێکیدا ئەو کاتە بە دەستورێک دانرا کەوا دەبوو لەبەر ڕووناکی ئەو دەستورەدا بجوڵێنەوە.